خەوم بینی لە خەومە هاتنە شوێنم وتەنها زۆر خۆش بی لە ڕەمەزانە خەوم بینی وتی گەرە بێ وەرەقەیەکی دا پێم کوڕەکاتە دەرگامان وتی نایەمە ماڵتان بەستوم گەرەکە ئیترم ڕۆ خەوەکەم هاتە دی ئینشاڵڵا زۆر دڵخۆشم زۆر پێخۆشحاڵم 12 ساڵە قورئانە خوێنم و ئەچم بۆ مزگەوتەکان و شوێنەکان ئەگەڕە خۆم جامتا لە دەستمە ئاواتمەوەیە ئەمڕۆ بدنم خوا پێغەمبەر بە زیاد بێ 2023 ناومان نووسیوە و ناومان دەرچوو بۆ حەج زۆر پێخۆشحاڵیت وشکانی خۆشە هەشتێک بینی کێشە نابێ لەبەرەوەی بە تایارە بێ 30 کیلۆ 28 کیلۆ بێ بەس پاس کێشە نابێ گەر 50 کیلۆش بێنی لەبەرەوەی هەمووی خۆشە خوا نسی هەمی تێکا ئینشەڵڵا ئەمرە خۆشە لامانەوە نێدەم یا ڕەبی خۆیان نسی هەر هەموو مسلمانێکی تێکەی بۆ خاتی ناوە جوانەکانی خۆی یا ڕەبی خۆیان ڕەحم بە هەموو کوردستانەکەمان هەر چاپارچەکەی بکەی خۆی هەمووی لە بڵاو موسیبەت بپارێزی یا ڕەبی خۆیان دەست بەری عەمری ئێوەشەوە خۆی گەورە لە هەموو بڵاو موسیبەتە بتان پارێزی بە خاتی ناوە جوانەکانی خۆی خوایەتی بسم الله الرحمن الرحیم دیارە ئێمە ئەمڕۆکە 16 ماڵنە ڕۆژی جومعەیە قافڵەی سلێمانی محافظەی سلێمانی محافظەی هەڵەبجە دەرەچین ئینشاڵڵا ئێرە تقریبا 18 منشأەیە سپاس بخوا لە ڕووی کوالیەت و کۆمەڵی ساری باشیان هێناوە یعنی هەموو منشأەیەک کە 50 نەفەرەگرێ 23 نەفەری تێیەکەن و دابینکردنی خواردن و ساردی و گەرمی و پاشان هەموو واسەفاتێکی ڕێگە حتا ئەگەینە سنووری عەرعەر طبعا بەمەرحەلە ڕوا خۆیان حکومەت بەرنامە ڕێژیان کردووە دیارە لە کەرکووک پێشوازیەکەکرێ و دوایی ئەچینە کەربەلا و دوایی ئەچینە عەرعەر ئینشاڵڵا